ساڵتان لەبێت بینەرانی کورسات دوست مناوە ڕۆتۆفیقم بەڵکەم شەوی بەرنامەی پانۆرامە پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر جم و جوڵەکانی داعش لە ناوچە سنووریەکان نەوانەزای ماوەیە کە داعش دەستی کردوتەوە بە جم و جوڵ و بە پەلاماردانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هەروەها حەشدی شعبی و سوپای عێراق لە ناوچە سنووریەکان و هەروەها ئەو ناوچانەی کە پێی دەوترێت بۆشایی ئەمنی لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق. هۆکاری ئەم جم و جوڵانی داعش بۆچی ئەگەڕێتەوە؟ هێزەکانی پێشمەرگەی کوردستان چۆن نەتوانن هەمانگ بن لەگەڵ سوپای عێراق بۆەوەی کە بەرپەرچی ئەم پەلامارانەی داعش بدەنەوە؟ هاوپەیمانان چۆن هاوکارە بن بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆی کە بتوانێت بە هێزێکی باشترەوە ڕوبەڕووی ئەم پەلامارانەی داعش بێتەوە؟ سوپای عێراق و حکوومەتی عێراقی چی کردەوە پێکێنانی ئەو هەمانگی کە پێشتر ڕێکخرا بوو پێکێنانی ژووری ئۆپراسیۆن و هەمانگی هاوبەشە نێوان هەرێمی کوردستان لە هێزی پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچە کێشە لەسەرەکان و هەروەها ئەو ناوچانەی کە سنوورین و چۆڵن تاوەکو ئێستا و بۆشایی ئەمنی دروست کردووە. ئەم شەو گفتوگۆکەی لەم بارەیەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە لە ستۆدیۆ لەگەڵ من بەڕێز وەستا ڕەسوول ڕاوێژکاری سەربازی و سەرۆکانی یەشێتی زۆر بەخێر بی کاک وەستا ڕەسوول، هەروەها بەڕێز کاگلیوان قارەمان کەمال جێگیری سوپاسسالاری پێشمەرگە بۆ ئۆپراسیۆنەکان. کاگلیوان قارەمان بەخێر بی سوپاس دەکەین. ئەگەر بە ڕوخسەتی کاک وەستا ڕەسوول بە لە کاگلیوان قارەمانەوە دەست پێ بکەین بە حکمیەوەی کە ئەمڕۆ جم و جوڵەکانی داعش لەو ناوچانە زۆر بە شێوەیەکی خێرا سەری هەڵداوەتەوە. بینیمان دوێنێ هێرشیان کردە سەر یەکێک لە بارەگاکان هێزی پێشمەرگەی کوردستان و پێشمەرگەی هێزی پێشمەرگەی کوردستان شەهید کرا. هۆکاری ئەم پەرسەندانە بۆچی گەڕێتەوە کە ئێوە لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانن کاگلیوان قارەمان؟ بەڵێ سپاس بۆ بەڕێز و سپاس بۆ میانە بەڕێزەکەت کاک وەستا ڕەسوول. بەڕاستیەکەی ئەو هەمانجەی لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاعی عێراقی ئێستا و هەمانجەیەکی توموتۆڵ نییە. ئێستا زۆر خاڵماوە کە ئێمە ئێستا نەگەشوونەتە نەتیجەی کۆتایی و لە 2019ەوە تا ئێستا بە بەردەوام بۆ ماوەی لە 2019 دووجار کۆبوونەوەمان کردو لەگەڵ وەفدی وەزارەتی عێراقی و لە 2023 جار و ئەوە زیاتر لە 6 مانگە کۆبوونەوەکان نەکراوە لەگەڵ وەفدی عێراقا. ئەمانە تەبەن هەمانجەکان لاواز دەکات تا هەمانجەکان لاواز بێ لە ساڵحی داعشدایەوە لە زەرێری خواتی پێشمەرگە و خواتی عێراقیدایە. و یەکەم خاڵکە ئشارەتی پێبم و زۆر گرنگە ئەو بۆشایە ئەمنیەکە لە بینی ئێمە و هێزە عێراقیەکانە هەیە کە لە هەندێک شوێنە چێتە مەسافەی 50 بۆ 6 کیلۆمەتر مربع بۆشایی ئەمنی هەیە کە داعش لەم شوێنانە لە سەرتاسەری خانەقین لە خانەقینەوە بیگرێتە ئەچێتە باشووری کەرکووک و ئەچینە مەخمور و ئەچینە دەشینێنەوە. ئەمە هەمووی بۆشایەکی گەورە هەیە لەوێ و داعش بە ئارەزی خۆی لەوێ ئەتوانێت ئیعادەی تەنزیمی خۆی کاوە کردەوە چارەکانی ئەنجامدا و دوای ئەوە ئەوێ زیاتر ڕۆژانە ناوچێکی زیاتر فراوان داگیر بکە و ناوچەکەش گونجاوە بۆ داعش کە تیابمێنێتەوە و مەشقی ئەوە ئێستا حالیان لە زۆر شوێنە مەشق دەکات. بە فعلی و ناوچەی بەدەستەوەیە یاخۆ بڵێ ئەتوانی بڵێ بەدەستەوەکانی تێداکە بەجێ چونکە هێزە عێراقیەکان ناتوانن ئەو ناوچانە پڕکەنەوە بەهێز و هێزی تیانە و داعش بە ئارەزی خۆی لەو ناوچانە کردەوە تیرۆسەکانی خۆی ئەنجامەیە. و ئەگەر بینی سەیری ئەحسایی 4 مانگی ڕابردوو بکەین لە مانگی 1 تا 34 326 خەسارەمان هەیە کە لە زمنیا 151 شەهیدمان هەیە 158 بریندارمان هەیە 7 ڕفێنراو هەیە لە ئەمە لە سنووری ناوچە دابرێنەوەکانی کوردستان یعنی ناوچەی خانەقین و دیالە بە تەواوەتی بە کاملی تا ناوچەی باشووری کەرکووک و کەرکووک و تا چینە مەخۆلیەوە قارەمانەوە بەزی ئەم ساڵیانی بەڵێ ئەمساڵ بە هەموو عێراقش بەس کوردستان ئەمە بزەبە تقریبان ئەتوانین بڵێن ناوچەکانی هەرێمی کوردستان و ناوچە دابرێنەوەکانی هەرێمی کوردستانە زیاتر کە لە 95 کردەوە تیرۆریستەکانی لە ناوچەی دیالە و کەرکووکە ئیمساڵ ئەم 4 مانگە ناوچە هێرشەکانیان و کردەوە تیرۆریستەکانیان بە شێوەیەکی گشتی لە 95 کە ئەنجامیان داوە لە ناوچەی دیالە کەرکووکە و لە 105ەکەی لە ناوچەی مەخمور و شوێنەکانی ترە. ئەمە ژمارەیەکی ئەگەر سێریکن ژمارەیەکی قەبارێکی گەورەیە لە ڕووی خەسارەوە
کە 250 شەهید بی 150 بریندار بی و حەڤە ڕفرێنانەوە هەبێ ئەمانە هەمووی خاڵی ئاماژە بە بوونی داعشە ئاماژە بە بوونی بەهێزبوونی داعشە لەبەرەوە هەتا ئەو هەماهەنگیە لە بینی ئێمە و هێزی عێراقیەکان لاواز بێ بەم شێوەیە بمێنێتەوە کردەوە تیرۆسەکان زیاتر ئەبێ سە لە دوای پەلامارەکەی دوێنێشەوە هێزی پێشمەرگی کوردستان خراوەتە حاڵەتی ئامادەباشی وایە ئەو کردەوە تیرۆسەکەی دوێنێ و هێرشێک کە داعش کردوێ سەر یەکێ لە ڕەبایەکانی دوای 116 هێزەکانی هەفتە ئێمە پێشوەخت ئاگاداری ئەو لیوامان کردبوو قاتعی زنانەمان کرد بە گشتی کە داعش ئێوێ چالاکیێک ئەنجامدا لە سنووری ئێوەدا ئاگادار بن فعلا پێشمەرگەکان ئاگادار بوون ئەگەر ئاگادار نەبوونایە بە تاکید لەوانەیە خەساری زیاترمان بواە ئەوە بوو لە سێ قۆڵەوە هێرشیان کردبووە سەر ئەو ڕەبێ بەڵام خۆشبەختانە پێشمەرگەکان شەڕێکی باشیان کردبوو و بوو بە تەنها خەسارەمان یەک پێشمەرگە و بیدایەت بریندار بوو لەبەری برینەکەی سەخت بوو لە نەخۆشخانەی کەلار گیانی لە دەزا و شەهید بوو دەست خۆشکاریەوە قارەمان دێمەوە خزمەت جەنابێت بۆ کۆمەڵە پرسیاری دیکە تایبەت بە وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگی کوردستان بەڕێز کاگۆسا ڕەسوول یعنی بۆ نمونە ئەم بۆشاییە ئەمنی کە دروست بووە لە نێوان هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عێراق لە سنوورەکان ینی هەمومان نەزانین کە پڕنەکردنەوەی ئەم بۆشاییە ئەمنیە زیاتر سیاسیە ئێوە جەنابتان چۆن ئەما بین بەڕاستی سەرەتا سڵاو و ڕێز بۆ گیانی پاچی و شەیدە قارەمانی دوێنێ شەو کاکە موحسین و هەر لێرە شۆڕێکم پێ بدە جەژنە پیرۆزێ لە هێزی پێشمەرگی کوردستان بکەم لە سەنگەرەکان و لە کە سوکاری شەیدە سەربەرزەکان و لە خەڵکی کوردستان ئێمە پێشەوەی باس لەو پۆشایی بکەین ئەبێ پێناسەیەکی شەڕی ئێستای داعش بکەین شەڕی داعش بە سێ قۆناغی شەڕە تێپەڕیوە قۆناغێک هجووم بوو بۆتان نەزانن پەلەماریەدا شار بە شار ئەیگرت و بە ئاسان نەبوو پێشگرتنی زۆربەی شارەکانی وەسەتی عێراقی داگیر کرد لە کەرکووک پێشی پێگیرا لە هەندێک جێگای تر پێشی پێگیرا جینە خۆتان نەزانن چەند بەهێز بوو دوای داعش کەوتە دیفاعی لە بەرامبەر هێزی پێشمەرگی کوردستانە کە ئەو کەرەستە جەنگیەی بەدەستیەوە بوو لە جێشی عێراقیە بەدەستی هێنابوو وردە وردە بەرەو تەواوبوون چوو کەوتە دیفاعی لەگەڵ تا دیفاعەکەشی زیاتر ڕەنگە قارەمان ئەو شایدێن بۆ بدە هەر جەبێکمان کرد پێ مەسلەی عوبووە و مەسلەی قومبەلەنانەوە و مەسلەی لغم یەکێک بۆ لەوانەیە کە دیفاعی باشیان پێ کرد لە دوایی ئەوەی کە بە حسابی ئەعلان کرا و داعش تێکشکە ئەمە تەجروبەی زۆربەی ئێزەکانی دنیاە کە تێکەشکێ لە شەڕی جەبهەویە بەرەو شەڕی پارتیزانیە چێ لە شەڕێکی پارتیزانی نەوعیان داعش ئێستا دەتوانم بڵێم ئێستا پارتیزانیەکی تەقلیدی نییە لە شەڕی پارتیزانیی نەوعیان و بۆ ئەم مەبەستە گروپی بچوک بچوک لەو ناوچە بۆشایانی کە جەنابەت باس کرد لە بینی سوپای ئێمە ئەوانە مەشقیان پێیەکەن وەک قارەمان ئیشارەتی پێکرد بە تەحدیدەن ئەو منتیقەی کە پێی دەگوترێ منتیقەی قۆری چای و پشتی چای دووسەوە زۆر زیاتریش تەوەقع ئەکرێ کە داعشی لێ بێت تەوەقعی هەزارەکرێ بەبانەوە کە داعش ئێستا بەڵێ بۆیە دێن جار بۆ چی بۆ نیشان شێنی خۆیان بۆ تەجروبەی خۆیان بۆ ئەوەی ترسێک بخەنە ناو هێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستانەوە بۆ ئەوەی بە پێشمەرگە و بە خەڵکی منتیقەکەش بڵێن ئێمە هەر کاتێ بمانەوە دەتوانین لە چۆش بێ دەست بۆ شێنین بۆ نمونە دێن لە زورگەزرا و دەسەوە شێنن کە منتیقێکی کوردستانیە دێ لە پاڵ کفری دەسەوە شوێنێک کە منتیقێکی کوردستانیە دێ لە منتیقی شێخ حوسێنی خوار و دەسەوە شوێنێک کە منتیقێکی کوردستانیە کەواتە ئاماژەیە بۆ ئەوی کە داعش هەرمەترسی بەڵێ ئاماژەیە بۆ دووشت یەک بۆ ئەوی داعش لە شەڕێکی پارتیزانی نوێیە لە خۆناغێکی نوێیە بۆ نمونە لە زورگەزرا و نەچوونەتە ناوڕەبیەکەوە لە لێیانداوە شەیدەکانیان کردو و نەچوونەتە ناوڕەبیەکەوە کەواتە چەکێکیان پێەیە لێزەری لەسەرە چەکێکیان پێەیە دووربینی شەویان بەهێزە چەکێکی تەکتیکی تازەیە و بە ڕۆژ متابعەیەکی وردی کەواتەگەر بە ئاماژە و خوێندنەوەی سەربازی ئەمە سەیری بکەیت کەواتێستا داعش زۆر پێشکەوتووە لە ڕووی بەڵێ داعش لەم مەرحەلەی قۆناغی پارتیزانیانە زۆر لە پێشە و من خۆشم پێم وایە قۆناغەیان بۆ ئەوەیە چۆن ئەڵێ کاڵەجێک لە بێستانی بگەی ئەم جالەی بکەنەوە ئیشی لەسەرەکەن بۆ مەرحەلەیەکی داهاتوو کە بتوان خاچێکی فراوان لە شوێنێکە تەجا لە دووسە ئەم ئامانجیان جا لە کفری ئەم ئامانجیان جا لە منتیقەی مەخمورە لە شوێنێکە
وردە وردە جارێکی تر بتوانن بێنەوە سەر ساحە و ناوچە لە ئێستا ناتوانن ناوچە داگیر بکەن لە ئێستا ناوچەی بچوو ئەتوانێت سە دێمە سەرەوە هەر نووسیومەوە لەگەڵ پرسیارەکەی تۆە لە ئێستا ڕەنگە بتوانن شوێنی بچووک داگیر بکەن بەڵام ئەگە شار داگیر بکەن تیاچن چونکە ئێستا خۆ دەزانی تەحالوفی دەوری لە ئارایە جێیش لە ئارایە هێزدارە بەڵام لە مستەقبەل ئەمە خەتەرە چی بکەین بۆی ڕێگری لەم قەزە خاڵی یەکەمیان ئێمە هێزی پێشبڕکێی کوردستان ئەبێ لە ڕووی تەوعیەوە بەڕاستی کارێکی گوا بکەین کە ئیتر موبایل و خەتی چاتێنە لە ناو ڕێبەکانە نەهێڵی ئەمە یەکێکە لە هۆکاری گرنگترین خافڵانەکانی ئەم مۆزوعە دووهەمیان بەڕاستی ئەو دەکەوێتە سەر ئەستۆی وەزارەتی پێشمەرگە ئەستیکامەتی ئەسکەریمان زعیفە مەسەن ڕەبەیەک نابێ من بۆ خۆم مەسئولی جەبهە بوومە هیچ ڕەبیەکم لە 500 متر لە یەکتر دوورتر نەبووە بەڵامیەکانی پێشمەرگە باڵێ ئەو شوێنانەی کە ناوت ناوە شوێنی جەبهە بەڵێ بە فعلی ئێستا ئەو منتیقەی کە لە کفریەوە تا دێتە خوارێ بۆ زنانە تا دەگاتەوە نەوجول جەبهەیە جەبهەیە و 1000 کەس لە بەرامبەر بێت جەبهەیە بۆ جەبهە نیە بۆ شایەکەش زۆرە لە بینی هێزی پێشمەرگەی کوردستان و جێشی عێراق بۆ شایەکێک زەر زۆرەیە کەواتە ئەم جەبهەیەت هەیە تۆ ڕەبیەکت لێرەیە ڕەبیەکەی ترت لەکوێیە ڕەبیەکەی ترت لەکوێ ئەمیان ئیشی من نییە ئیشی وەزارەت و متابە ئەو تەفتیشی لای خۆمانە سێ ئێمە لەو منتیقەیە قیادە و سەیتەرەمان کەمە لیوایەکت داناوە لیواکە دوسێ ڕەبیەتە دوسێ لیوا پێکەوە کەسێکی وە ینی دوورە ئەوەی کە قیادەی دەکات قیادەیەک هەیە لەولا کاک مەردان و ئەوانن لە منتقی کفری و بۆ منتقی خەرەتەپۆوان تا دەگاتەوە سنووری مەحورەکەی کاکەمە دووان یەکجار سوورێکی بەرفراوانە ینی پێویست بەوەی چەند قیادەیەکی سەیتەری ترتە بێ بۆ نمونە هێزی یەدەکت هەبێ لەوێ بۆ نمونە ئەو هێزانەکە ئێستا دەچنە واجب ئەوەندەیان ئازوقە بۆ سرف ناکەن عەدەدی خۆیان بەرن و بۆ خۆیان دانیشتونە ئەو ئەمان ئەوە هەفتە ئەوەندە ئازوقەی پێنی عەدەدی کافی بەرێ هێزێکی احتیاطی لەبەردەستا بێ بۆ ئەم ڕووداوانە بەڵێ ئەمانە کێشە ئەساسیەکانن ئێمە پێویستیمان بۆ یەکەم استحکاماتی ئەسکەری زیادکەین و نقاط زیادکەین لە منتیقەکەیە دوو پێویستیمان بۆی هێزەکەی خۆمان لەسەر ئەوە ڕابێنین کە بیر بکاتەوە کە چۆتەوە واجب کە بیر بکاتەوە لە واجبە لە ناو ماڵ نییە لەگەر منداڵەکانیان نییە پەروەردەی هێزەکەمان زەرورە لەم بابەتەوە پرسیار و سوالم بۆ دامنێ لەسەر تاریخی کورد و لەسەر ڕۆژگاری فلان و فلان ئەمە مەبەستم هەر کاتێک کە تەوعی سیاسی کە مەشق کە تەوعی سیاسی ئەبێ بچێتە ناو ڕێبایەکانەوە ئەم شتانە بوترێ کە ئێمە بیرم دێ وەشیاری سەربازی زۆر گرنگە بیرم دێ ئێمە لە جەبەکە بووین کێشەیەکمانە بوو ئەو مەتارێزەی لە پێشی ڕەبێکەوە دامان نابوو مەتارێزەکە ئەگەر گونیەکمان نەدایەتە پشتەوە لە ناو ڕووناچێکەوە کەسەکە دەرەکەوت بۆیە هاتین بیرمان لەوە کردو هەمی بە پشتیمان بە گونیە لە پشتەوە دەرگاکانمان بە گونیە قایم لەواچێ ئەمە یەکێکە لەو خاڵە دوو لە هەر لە ناو استحکاماتی ئەسکەریە کە قارەمان ئەگەر زەخت بکەن و لە مەسلەی دانانی بلاجکتۆر بلاجکتۆر مەسەلا ئەم دێ لە 150 مترۆ لێتەدا لە 150 مترەوە بترازێ 100 جار لێزەری پێبێ 100 جار دووربینی پێبێ ناتوانێت تا 200 متر دەتوانێت بۆ شێوە ئینسانەکە بپێچێت دەنا بۆ شێوە دقیقە لە ناو دەمی بدا نایپێچێ بۆیە ینی مەسلەی بلاجکتۆر یەکێکە لە هۆکارە گرنگەکان جا باز لە دووربینی شەوە کرێ ئەگەر دووربینی شەویشمان هەبێ لە ڕەبیەکانە ئەگەر تەوعێت کە نیمانە پێم وانە کاقارەمانە زانێ ئەو کەم هەبێ ئەگەر هەش بێتەوە ئەیەکی باش نەبێ 24 سعات چاوی بەسەریەوە نەبێ لەحزەیەک چاوت لەسەری لاچوو کارەساتەکە دەقەومێتن بۆیە کامیرە یا دووربینی شەو ئەمانە زەرورە بەڵام تەوعی لەگەڵا بێ و مەسلەی ڕەتدانەوەی ئەم هێزانە بە هەمان چەک ئەبێ لە هەموو ڕێبیەکە ئێمە چەکی لێزەریمان هەبێ لە هەموو ڕێبیەکە ئێمە قەناسمان هەبێ و بیکەیسی باشمان هەبێ پێشم وایە بیکەسی شتمان هەبێ بەستە سەور ناکەم چەکی دووربینی شەوی لەسەر بێ چەکە حراریەکان وەکو پێویست نین ئەمانە پەیدا بکەین و قیادە و سەیتەرەش بەڕێی من خۆم مەسئول بوومە لە 30 کیلۆمەتر پێشتر مەسئول بوومە لە 70 کیلۆمەتر بەسەری ڕانەگەیشتو بۆیە داوام بۆ خۆم بە نووسراوی خۆم داوام کردووەرن ڕێگە کا قارەمان ئاگادار بێ بۆ وەزارەت وەرن داقوقم لێ وەرگرنەوە پێم ناکرێ ئەمە ئەیب نییە بۆ فەرماندەیەک بڵێ من مسافەکەم گەلێ دوور بێ پێم ناکرێ ئەمە سەربەرزیە و سەربەرزیە پێویستە لە چەند کیلۆمەترێکا قیادە و سەیتەرەی بچوک بچووکدا بندرێ بۆی قیادە سەیتەرە بەسەر ئەو فەرماندەیە سەیتەرە بەسەر ڕێبەکانی خۆیان بکە معلومە ئێستا کە دەسن بۆ واجب مەرجنیە هەمیشە ئامر لیوا لەوێ بێ جێگر لیوا لێ بێ ئەم لیوایە کە دێت بە پسەر دێ ژیانەکە وایە زروفی پێشمەرگە وایە ژیانی هاتوچۆی دابینە بۆ ژیانی نانەکەی دابینێ پێشمەرگە معاشی کەمە کۆمەڵێەوە کار هەیە
بۆیە ئەم قیادە و سێتەرێژ بەلای منەوە یەکێکە لە گرنگترین نقاتەکان لە ئێستاە بۆ هەر منتیقەیەک و کەسێک بەرپرس بێ لێی و ئەم بەرپرسارەتەیە چەند هێزی متەفەرقە بچێتەوێ دەبێم کەسە ئەو قارەمان لێم تێگا قیادە و سێتەرەکە لە جەبهەیە چەند گرنگە. زۆر باش دەست خۆش وڵی کاک قارەمانیانی بەڕاستی کاگوسا ڕەسوول کۆمەڵێ خاڵی زۆر گرنگ لە ڕووی سەربازی لە ڕووی تەکنیکی سەربازی لە ڕووی هۆشیاری سەربازی بۆ هێزی پێشمەرگی کوردستان و ڕوژانی کە ئەمانە ینی خۆمان نەزانێتەوە هۆکارەکان ئەمانە بەڕاستی کەواتە ئەمە کە ڕوئەیە خەمساردیە هێزی پێشمەرگی کوردستان بۆ بەم شێوەیە ینی هۆشیار ناکرێنەوە لایەن وەزارەتی پێشمەرگی کوردستانەوە و بۆ پڕچەک ناکرێن بەم شێوازی کە هەمومانەوە تا ئاماژەی پێین و باسیەکەین بەڕاستی من سپاس من قسەکانی کاک وەستا ڕەسوڵ هەندێکی زۆر ڕاستە کە ئاماژەی پێوە بەڕاستیەکەی یەکێک لەو شتانە پێویستە پێشمەرگەکانمان زیاتر وریا بن لە ئەرک و واجباتەکانیان کە بەداخەوە زۆر جار ئەبینین خەسارەیە گەین بەهۆی سەبەبی ئێمالی پێشمەرگەکانمانە لە ڕێبایەکان و لەوە ئەرکەکانیانانی ئەوە ئێمالی دەرەجەیەکە کە توانین بڵێن زەرمان لایە هەمیشە پێشمەرگەی مشغوڵە بێ بە مۆبایلەکەیەوە یان زۆر جار ئێمە معلوماتە هەواڵگرەکانیان بۆ ئەنێرین وەکو بە هەندوەری ناگرن وەکو پێویست ئامادەکاری باش ناکەن ئەمە ئەبێتە سەبەبی ئەوەی کەوا تووشی خەسارێکی گەورە بین لە ڕووی پێداویستی هەندێک لۆجستیکەوە بۆ هێزەکانمان بەڵێ نوقسانیمان هەیە لە هەندێک پێداویستی لۆجستیکی بەڵێ هەمانە بەڵام ئەوە ناگەێنێت ئەوەی کەوا پێشمەرگەکانمان بەم شێوەیە تووشی ئەم ناڕەحەتیانە ببن و نەتوانن بە شێوەیەکی باش ئەرکەکانیان جێبەجێ بکەن بەڕاستیەکەی مەسەلەی ئازوقە کە گۆستا ڕەسوڵ ئیشارەتی پێە ئێمە لە وەزارەتی پێشمەرگە ئازوقەی تەواوین بە هێزەکانمان بە لیواکانمان ئازوقەی تەواویانی نییە بە زیادویانینەوە کەمیان ناینە بەڵام ڕاستە لەوانەیە لە هەندێک موادی لۆجستیکە کەم و کوڕیان هەبێ هێزەکانمان ئەوە ئێستا حکوومەتی هەرێم هاتوۆتە سەر خەت لەسەر مۆزوعە و بە تایبەتی بەڕێستەرۆکی هەرێم کە لەم بێنا کۆبوونەوەیکی کرد لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و هاتوۆتە سەر خەت لەسەر مۆزوعە بە دابینکردنی کۆمەڵی پێداویستی زەروری بۆ هێزەکانی پێشمەرگە ئەمە لەلایەک لەلایەکی تر بەڕاستی شەڕ ڕێگری لە پارتیزانی ناکرێ ئێمە زانین کاتی خۆی پێشمەرگش کە لە دەرەوە بۆ پارتیزان بووە ڕێبایەکانی حکوومەت لە زۆر شوێنە بووە بەڵام پارتیزانی هەر بەردەوام بووە و توانێتی لە بینی هێزەکانی عراقیەوە دزە بکە بێتە ناوە ئەمانیش بەم شێوەیە جوغرافی منتیقەکە خاصەتەن بە تایبەتی ناوچەی دیالە و باشووری کەرکووک ینی گونجاوە بۆ مانەوەی ئەو هێزانە لەوێ اینجا هەموو منتیقەکە منتیقەیەکی دۆڵ و بەرزایی و نزمی و ئەتوانێت بە ئاسانی خۆی تا بشارێتەوە و ئەتوانێت بە ئارزوی خۆی بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە و لێوە دەرچێت کردەوە تیرۆسەکان ئەنجام بە و ناتوانرێ بەڕاستی ئەو شوێنانە بەهێز پڕکرێتەوە بە کاملی بەس ئەتوانرێ هێزەکان ئەتوانین بۆ شایەکان کەم بکەینەوە وەکو باسم کرد ئێمەژەم پێوە لە بیدایەتە یەکێ لە هەر سەبەبەکان کە تیرۆسانی داعش لەو ناوچانەوەەوە ئەو بۆشای ئەمنیە کە یەکەم خاڵ بوو ئێمە دانوستان لەگەڵ وەزارەتی دیفاعی عراقی ئەوایە یەکەم خاڵکە ئیشی لە بکرا نەمانی ئەو بۆشای ئەمنیە بووایە و آخر کۆبوونەوەمان لە سیانزەیدا ئەمە ئیشارەت بۆ کۆبوونی سیانزەی دەبم سێ چوار خاڵ باس کرا کە زۆر گرنگ بوو لەگەڵ سوپای عێراقا و ینی جێگیرمان کرد لە مەحزارەکە کە على ئەساس باش هەفتەیە ئیشی لەسەرکەین بەڵام بەداخەوە عێراقیەکان پاشگەزە بنەوە عراقیەکان خەمساردن لە پێکەنانی ئەو ژووری مانگەیە یاخود هەرێمی کوردستانە بەڕاستی چونکە زۆر جار گلەیەکرێت لە هەرێمی کوردستان لە بەتەنەوە یەکێک لەوانە باسمان کرد على ئەساس بەیەکەوە ئەو من ئەو ناوچانە بگرین کە لە ڕووی ئەمنیەوە بۆ لای هەردوو لامان گرنگە بەیەکەوە هێز بگرین بەیەکەوە ئەو شوێنانە بگرین بەهێز ئەوە جێبەجێ نەبوو ژووری ئۆپراسیۆنەکان بکەینەوە جێبەجێ نەبوو هێزی مشتەرەک دروستکەین جێبەجێ نەبوو عملیاتی مشتەرەکە بەیەکەوە بکەین جێبەجێ نەبوو ئەمانە هەمووی پاشان ئێم پاش کۆبوونەوەکان کە ئێمە ئەڕۆینەوە مەفرۆزە پاش مانگێکی تر یا کەمتر بێنەوە بۆیە دەستکەین جێبەجێکردنی خاڵەکان ئەبینین ساربوونەوەیەکەیە لە جێبەجێکردی خاڵەکانە ئەمەش ئەیبنەوە بە عقاری سیاسی بەڕاستی کوردستان فشار بکە یا سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان فشار بکە لەو ڕۆ لە بەغدا وەزارەتی پێشمەرگە کە ئەوفدی پێکێناوە و من خۆم ئیشکم لە ئەندامانی ئەو وەفدا بە وەفدی عراقی وتراوە ئێمە ئامادەین هەموو مانگێک کۆبوونەوە بکەین لە بەغا لە هەولێر بۆی ئەم هەمانگێ بتۆکەین
عێراقیان ناتوانن ناوچەکانی خۆیان پارێزن بەڕاستیەکەی ناتوانن بەهێز پڕیکەنەوە داعش لە ناوچەی کوردستانیان لە ناوچەی هێزی پێشمەرگا نیە لە ناوچەکانی دەروی هێزی پێشمەرگایە لەو ناوچانەیە کە عێراق مسەیتەرەتیە هێزەکانی عێراق مسەیتەرە لێوەیان کردە تروسە چارەکەەکەن بەرامبەر هێزی پێشمەرگا نۆکو لە نزیک هێزەکانی پێشمەرگەن نەخێر لە ناو هێز عێراقانەوەیان بەڵام ئێستا حالیان تەنها ئەوەی لێت نەشارمەوە تەنها بەس پەیوەندیەکی هەواڵگیری و استخباراتی لە بینی ئێمە و هێز عێراقیان هەیە بۆ ئاڵوگۆڕکردنی معلومات و ئێمە تەجروبەیەکی باشمان هەیە ئێستا ئێمە لە کاگوەسا ڕەسوول لەوانەیە ئەگادار بێ لە مەفرقی کارێزە لە محوەری دوو تا قۆری چای لەسەر جادەکە کە ئەچێتە بۆ سلێمان بەگ ئێمە بەیەکەوە هێزی عێراقی و هێزی پێشمەرگە بەیەکەوە ئەو شۆرانەمان گرتووە زیاتر حدودی دا بۆ 11 کیلۆمەترە ئەوە هەنگاوێکی باش و ئێمە نامانە على ئاساس هەموو ئەوانی تر جێبەجێکێن هەموو خاڵەکانی تر جێبەجێکێن على ئاساس ئێمە یەکەم هەنگاو کە لە کۆبوونەوەی سیانزەی دەی 2020 یەکەم ئەساس یەکەم خاڵکە دەست پێ بکەین لە دیالۆ دەست پێ بکەین دیالە تەواوکەین با بچینە کەرکووک پاش کەرکووک بچینە مەخمور اینجا بچینە دەشینەوە بەڵام نەکرا بەڵام ئێستا کۆبوونەوەی 2.5 کە وەفدێکی وەزارەتی پێشمەرگە سەردانی بەڕێز سەرۆگۆزیرانی عێراقی کرد لە بەخا مستەفا کازمی کرد و حکوومەتی عێراقیش ئێستا هەز بە خۆتۆرێتەکانەکە و هەزەکە کە ئەم هەمەهەنجێ لە بینی ئێمە و ئەوانە لاوازە سەرۆگۆزیران داوای کردووەکەوە بە خێرایی ئەو ژوورە ئۆپراسیۆنی کە بڕیادرا بوو لە دیالە و کەرکووک و مەخمور و مەسڵ بکێتەوە بە خێرایی جێبەجێ بکرێ و ئێستا چاوەڕین وەفدەکەی عێراق بگاتە هەولێر بۆ ئەوەی دانیشین لەسەر میکانیزمەکە پێک بێنین بزانین ژوورەکان چۆنچۆنی دروستکەین و دەستکەین بە جێبەجێکردنی ئەوە خاڵێکی زۆر گرنگە بەڵام خاڵی دووهەم بە تەماین کە ئەوە خۆشبەختانە ئێستا مەرحەلەی داهاتوویەتە پێشەوە هێزی هاوبەش بێکەوە دروستکەین ئەگەر هێزی هاوبەش بێکەوە دروستکەین ئەوەش خاڵێکی زۆر گرنگە لەگەڵ سوپای عێراق خاڵێکی زۆر گرنگە کە لە داهاتوویی نزیکە ئەلاساس وەفدەکە چاوەڕێی وەفدەکە ئەکەین بین هەم ئالەتێکدا بنین چۆن ئەو هێزە دروستکەین و لە چ ناوچێکدانین و چۆن بێ و حەجمەکەی چەند بێ و ئەرکەکانی چۆن دابش بکەین ئەمەش خاڵێکی زۆر گرنگە باشە کاگە قارەمانیانێک و کاگوەسا ڕەسوول ئاماژەی پێدا قۆناغی ئێستای داعش گۆڕاوە قۆناغەکە زۆر جیاوازترە لەوەی پێشووتر باشە نابێ ینی هێزی پێشمەرگی کوردستان و سەرکردایەتی سەربازی کوردستان خۆیان بگونجێنن لەگەڵ ئەم قۆناغی کە ئێستا داعش تێدایەتی یاری ئێمە چاوەڕی بەغدا نەکەین بۆ نمونەوەی کە کاگوەسا ڕەسوول ئاماژەی پێدا لە سەنگەرەکانی پێشەوەی هێزی پێشمەرگی کوردستان پێویستە ئەم گۆڕانکاریانەوە ئەم تەکتیک و لۆجستیانە بەکاربێنیتەوە لەم ناوچانەدا بەڵێ ئێستا حالیان ڕاست قسەکەی جەنابە تەواوە خۆرتۆ نابێ ئینتیزاری کەی دوژمن بێتە سەرت تەقەت لێ بکا و هێرش باتە سەر ئەبێت تۆ شێرشکەیتە سەر دوژمنەکەت هەرچەند گروپەکانی داعش گروپی بچووکن لە شێوازی پارتیزانین بەڵام بە بەردەوامی هێزەکان ئەچنە سەر ئەو هێزەکانی تیرۆریستانی داعش لەو ناوچانەی کە ئێستا لەنەخاسن بە تایبەتی ناوچەکانی دیالەن و لێت نەشارینەوە بەڕاستیەکەی با هەموو لایەک بزانێ هێزی پێشمەرگە ئەتوانێت بچێتە پێشەوە بەڵام ناتوانێت بە تاگلایانە بڕوا ئەتوانێت هێز بەرێ بەڵام ناتوانێت تاگلای ئللا بە ڕەزامەندی عێراق نەبێ بە هەمانجی لەگە عێراق نەبێ لەبەروی ئێمە ئێستا هێزمان هەیە ئەتوانین بچینە پێشتر ئەتوانین زۆر ناوچە پڕکەینەوە بەڵام بەبێ ڕەزامەندی عێراق ناتوانین بچین ئەوەش کارێکی قورسە حتا عملیاتی سەربازی کە ئەمانەی بکەین ئەبێ بە تەنسیق لەگەڵ عێراقیەکانە و لەگەڵ هاوپەیمانانە بکەین ئێستا زۆر چالاکی کراوە مانکانی ڕابردوو و پێشتری چالەکی کراوە زدی گروپە تیرۆریستەکانی داعش کە گروپی بچووکن لەو ناوچانە و ئەنجامی باشی هەبووە بەڵام بە تەنسیق کراوە لەگەڵ هاوپەیمانانە و گرنگترین شکاک لیوا قارەمان ینی ئەم چاکسازیە کە پێویستە لە سەنگەرەکان و لە هێزی پێشمەرگی کوردستانە بکرێ بەڕاستی خۆی گرنگە بەتاکید بەڕاستی وەزارەتی پێشمەرگە من لێرەوە ئەمێ شتێکی خاڵێکی گرنگە بیڵێم پێویستە حکوومەتی کوردستان ئاوڕێکی جددی باتەوە لە وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستان و زیاتر میزانێکی تایبەتی بۆ تەرخانکە بۆ پێداویستەکانی هەرچەندە هاوپەیمانان بەردەوامن لە هاوکارەکانیان لەگەڵ ئێمە ینی بەردەوامن بەڵام کۆمەڵی پێداویستی تر هەیە شردنی هاوپەیمانان هەموو پێداویستەکان بۆ تۆ بێنن زۆر پێداویستی هەیە لەوانەیە بتوانین خۆمان دابینیکەین بەڵام پێویستی بە میزانی هەیە لەبەرەوە حکوومەتی هەرێم پێویستە ئاوڕێکی جددی باتەوە لە وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستان هەرچەندە بەرنامەی چاکسازی ئێستا بەڕێگاوەیە و بەڕاستی حکوومەت چاوەڕێی ئێستا خاڵێکەکە کە هێزی پێشمەرگە حەجمەکەی تهدید بکرێ لەگەڵ هاوپەیمانان ئیشەکرێ لە بەرنامەی چاکسازیە لە هەر چوار دەوڵەتی هاوپەیمان کە ئەمریکا و ئەڵمانیا و بەریتانیا و هۆڵندا و ئەمانە ئێستا بەشدارن لە
بەرنامەی چاکسازیە بۆ تحدیدکردنی حەجمی هێزی پێشمەرگە و وەڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و لەگەڵ ئەوشا پێویستە حکوومەتی هەرێم دامێکی باشی هێزی پێشمەرگە دەستخۆش کاک لیواقارمان کاک وەسار ڕسوولیانی بۆ نمونە لە ڕووی سەربازیەوە ئێمە ئەبێ ئەم هەنگاوانە بنێوەکو جەناب و کالیواقارەمان ئاماژیان پێدا لە ڕووی سیاسی و مامەڵەکردن و کۆمەڵایەتی و لەگەڵ بە دیاریکایی خەڵکی و ناوچەیە چکە وەکو باز دەکەن دەڵێ خەڵکی و ناوچەیە زۆریان بۆ نمونە ڕاوچین یاخود شوانن دێن ئێمە نازانین ئەمە داعشن یا ڕاوچین بە ماتۆر دێن بۆ نمونە بەلای سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانە تێپەڕن خۆشتە زانی جەنابەت ئەو ناوچەیە خەڵکی عەشایر و کۆمەڵێک خەڵکی چۆنەڵی ئەو لادەی تایە لەو ناوچانەکە دەژین ئێمە چۆن نتوانین وەکو هەرێمی کوردستان هەمانجیمانە بێ لەگەڵ عەشایری ئەو ناوچەیە بووە کە بتوانن لە ڕووی سەربازیەوە هاوکارمان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە پێشەوەی بچینە سەر لاحی کۆمەڵایەتەکەی ئەبێ ناحیە سیاسیەکەی ئەم مۆزوع باس بکەین ئێمە ناوچێکمان هەیە ناوی ناوچەی دابڕێنراوەکانە ئەم ناوچەی چێ لێدا بڕاندوین ئەو جەماعەتە عەرەبە شۆڤینیە ئەفکار شۆڤینیانەیە لێدا بڕیوین کە دەوێت لە خاچی کوردستان دەریکا و بیباتە خاچی خۆی ئەمە معلومە و هیچی نێچیتیانە کەواتە ئێمە دەبێت لە ڕووی سیاسیەوە بزانین ئێستا سوپای عێراقی یا دەسەڵاتدارانی عێراقی بۆ ئەو ئاماهەنگی کا قەرەمان باسیکردنیانە پێشەوە لێمان بۆ نای ئەمە ڕووە سیاسیە شۆڤینیەکەیەتی هیچ مەجالیتیانە چۆن بەعسیەکان بە عاربکردنی منتیقەکەەوە خەریک بوونە ئەمانش لە ڕێی حەشتی شعبیەوە لە ڕێی هەر هۆکارێکەوە بێ ئەرقلاخانە بەردەمی ئیشەکان ئەو نایەنەوە هەندێشت لەسەر تەلەڤیزۆر بێڵن ئەجینا هەموو ڕێگریەکان لە غورفە دروستکردنی غورفەی عملیات حەشتی شعبیە هیچ کەسێکی تر نییە بۆ بەسەراحەت و بەسەراحەت نێڵین کاتێککە لە دیالە غورفەی عملیاتەکەمان کۆبێتەوە کە قاعدەکەی حەشتی شعبی دێ هەموو بێدەگەبن بە زاڵتە گەورەکانی جێشی عێراقیشەوە کەواتە لێرە شتێکەیە لە پشتی پەردەکەەوە تا ئێستا لە مەسەلە شۆڤینێتیە بیرەکاتەوە لە بیرەکاتەوە بیرۆکەکەشی دەوێت جێبەجێ بکات بۆ مەترسێکی گەورەیە لە لای ئەوانەی کە ئێستا کار بەدەستن لە عێراقا بە حساب تایفەی لە جێیشی شاو لە حەشتی شعبیوە هەمووی سەر بە مەزهبی شیعەیە ئەم مەسەبگرایەتیە لەگەڵ یان نەتەوەچێتێکەشمان لەگەڵاکەن وە سونەکانیش ئەگە تۆ سێری ڕفتاری محافزی کەرکوو بکەیت سەیری ڕفتاری محافزی کەرکوو بکەیت ئەو هەنگاوانەی دێنێ هیچی جیاوازتر نیە لە هەنگاوەکانی پێشووتری کە سەدام ناوێتی کەواتە لێرەیە تۆ لەگەر چفی ئێکی کۆمەڵایەتیا تەعامل بکەیت کە کاتێک لەسەرەوە تەوجیهاتەکان دەچێت بۆ ئەوان تەوجیهاتێکی عەرەبی مەسەلەن ئێمە جارێکیان لە کەرکوو قاعدێکی حیزبی بە ئەسمان کرد یەکێک لە سەرکردەکانی حیزبی بە ئەسمان کرد ئەو بە ئێمە پێمان تو چێکی لە کەرکوو بە ئێمە گودەوە چێکان لە کەرکوو کەرکوو لە ڕووی قەومیەوە باسی ئەوەی کردوتی ئێمە داعشمانانداوە پەلەماری کەرکوو بدەن لە دوای ئەو ئەمەلەی کە هاتنە ناو شار و شکستیان هێناوە وتمان بۆچی ئێوە هاانتانداوە پەلەماری کەرکوو بدەن وتی لەبەرەوەی بدەمانێت نەزعی قەومی لە ناو مێشتی عەرەبەکانی خۆمانە زیندوو بکەینەوە ئەمە نەزعەیەکی قەومیە ئەمانەوە زیندوو بکەین خەریکەشیکەن بەڕاستی بەڵێ کەوا بێت تۆ دێی لەگە چفی ئێکا قساکەی بەڵێ ئەمەش پێویستە ڕایەڵەیەکی نێوان ئەشایری کوردی و ئەشایری عەرەبی زەرورە لە منتیقەکە بەڵام بۆ بێبەختی ئێمە ئەو منتیقەیە ئەساسەن خۆی باژاوەدان نەبووتەوە منتیقەی قۆری چای منتیقەی پشتی پەڵکانە و تا دەگەیتەوە نزیکی ئۆمەربل بە باشی ئاوادان نەبووتەوە هەر کوردەکانی خۆشمان لە دوای نەوتویەکە بە باشی ئاوادانیان نەکردوێتەوە منتیقەکە منتیقێکی وردە هەڵەتە وردە هەڵەتێکی زۆر چڕە ینی خەڵکی تیا بزرە بێت تەپۆلکەیە هەمووی تەپۆلکەیە لە ڕووی دموگرافیەکەیەوە خەڵکەکە نەچێتەوە لە ڕووی جوغرافیەکەشەوە زۆر حساسە بۆیە حتاکو ئەگە سەیری مەخمورش بکەیت سەیری مەخمورش بکەی بە هەمان شێوەیە گەر بەشێ لە گوندەکانی ئەساسەن ئاوادان نەبووتەوە ئەوجا ئەگەر ئێمە قسە لەسەر چارەسەرێکی گونجاوی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان یان نێوان جاکساکتر بڵێم نێوان کورد و عێراق بکەین کێشە هەڵواسراوەکانمان دیارە کێشەمان هەیە ئێمە کێشەی فعلیمان هەیە ئێمە 4 ساڵ قیادەی شەڕمان کرد و کەرکووکمان بەدەستەوە بووە محافزەکەمان کورد بوو بۆ تاکە جارێکش نەچوونە بەغدا بڵێن وەرە با لە ڕووی یاسایی و ئیداریەوە مەسەلان چارەسەر بکەین لە کاتی سەرکەوتنی ئەو پەڕی هێزی ئێمەیە کاچی خۆم هێز ئەساس نییە لە هیچ دنیایەکە هێز تەرازووی هێز ڕەنگە ئێستا عێراق بەدە ڕۆژیکە گۆڕانکاری بەسەرابێ بە مانجێککە گۆڕانکاری بەسەرابێ تەرازووی هێز ناتوانێت تا حکوم بە مەسایلی سەرکردایەتی سیاسی کورد مقەسرە زۆرش مقەسرە هەتاکو ئەو کاتە ئێمە چەندین جارەمان لەگەر بەڕەحمەت بێ کاکتۆر نزمەدینە باس کرد کاکە سەردانی بەغدا بکە کاکەم مەسەلەیەک لا بکەنەوە کاکە بۆ ئێمە قورسە هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو تاریخە
هێزی پێشمەرگەی کوردستان بۆ یەکەم جار لە خوارکردکۆ و لە عەرزێکی تەختاویە توانیوەتی سەنگەر و قەڵا دروستکە و بەو پەڕی سەربەرزی شەوە توانی لێ دەرچێت لە شەڕی داعش بەڵام تۆ دێ دەمکەیتەوە بەرامبەر بە سوپایەکی گەورەتر لە خۆم توانام نییە تااقەتم نییە ئەگەر تەمەشای ژمارەی شەیدەکانمان بکەین من باز لە مەحوەری کەرکووکەم لێوە مەسئول بوومە هەموو شەیدەکانمان کە ژماریان زۆرە لە سەرەتاوە هی 2014 لا ناو 2015 زۆر کەمەکە لە 16 لە 17 نامێنێت تا نیایەتی شەڕ بۆچی ئەوە وایە لەبەرەوەی توانیمان لەو ئەرزە تەختیە سەنگەرسازیەکی باش بکەین و وەزارەتی پێشمەرگەش ئەو کاتە هەر لە پشتمان بووە هاتووین خەڵکش لە پشتمان بووە و حیزبەکەی خۆشمان من هەر لێرەوە لەم کەناڵی ئێوە سوپاسی بێپەیانم ئاڕاستی هێرۆخانەکەم کەس بەقەت هێرۆخان سەنگەرسازی بۆ ئێمە نەکردووە لە منتقی کەرکووک کەس ئەوەی کە مەگەر کتێبێکم بەدەستەوێتە بیکەم بتوانم چاکەی هێرۆخان و سوپاسنامەی هێرۆخان بدەمەوە لەو کتێبەیە باسیکەم بە وردی چکۆ بە ڕقم لێوێ باسیەکەم بە ئەو هاتووە سەنگەرسازی بۆ ئێمە کردەوەتەوە دامی پێشمەرگەی کردەوەتەوە لە جەژنەکانە گۆشتی کردی و هیوادارم ئەم جەژنێژ هیچ خێرخوازیەوە بێ گۆشتی بۆ پێشمەرگە کرد بێ من زۆر بە ئاگانیم بەڵام هەمیشە لە دوو بزەوە هەتا دەچوە خانەقین ئەو گۆشتی بۆ کڕین هەموو جەژنێک و هەموو سەری ساڵێک و هەموو مناسبەیەکی پێدوانی گەر ئێمە ئەم هەڵانی ڕابردوو فراهەم بکەین و لێساشە عینی هەڵە دووبارە بکەین و کردەوە ئەنجام کارەساتان ئەسلی مۆزوعی من ئەسلی دەمەوێت ئەوەی کە بگەمە دەرەنجام ئەوەیە یا هیوادارم خەمخۆرەکانی کورد فریادڕەسەکانی کورد نەیەندانی جارێ بە ناو خۆیان ڕێکخەن با جارێ خۆیان ڕێکخەن خۆیان ڕێک نین ئەگەر یەکێتی و پارتی بە باشی ڕێک بێ هێزەکەشی بە باشی ڕێکە بێت یەکێتی و پارتی ڕێک بوون بۆیە توانیمانێت شەڕی داعش بەسەر کەوتوی جێبەجێ بکەین ئێستا ڕێک نین ئێستا ناتەبان بۆیە بەڵێ دوژمانش دێن ئەم ناتەبا هێز زیاترەکەن چیان بچن داوای ناوچەدا بڕێنراوەکان بکەن ئەو وەفتەی دەچێتە بەغدا چێتە دوێخانی شیعەکان باسی ئەوە کە چەند پۆست بدەیتەوە لە داهاتوە تەحالفی من چۆنە لەگەڵ تا پێ دوایە کەسێکیان باسی ئەوی کردبێ کە ئەم ناوچەدا بڕێنراوانە چارەسەر بکەین نەخێر کەواتە بە مەبەست لە ڕووی سەربازیەوە پێشمەرگەی کوردستان داواز دەکرێت لە هەموو کاکە پێش هەموو شتێ بێ ناوماڵی خۆمان ڕێک ناوماڵی ئێمە ناڕێکە کەس با بە شەرم نەکام قسەی بکە ناوماڵێکی ناڕێکمان هەیە شەو و ڕۆژ کەوتونێتە وێزەی یەکتر لەم پێیجی سێبەر و لەو پێیجی سێبەر و قسە بە یەکتر ئەڵێن ئەمە درزەکە گەورەترەکاتەوە ئەوەی کە بەیەکەوە ماوە لە بینی ئەم دوو حیزبەیە حکوومەتەکە نیە بە 4-5 وەزیرەوە نەخێر هێزی پێشمەرگەی کوردستانە هێزی پێشمەرگەی کوردستانە تێکەڵاوێکی ماوە هێزی پێشمەرگەی کوردستانە بەیەکەوە ئەوەتە لەوەی زۆرگەزرا و شەڕی پێشمەرگەی هەفتا بەیەکەوە خوێن ڕشتووە لە سەنگەرە ئەوە ئەمانە بە خۆی نمونەی زۆر گەورەن یعنی تۆ ئەم دوو پێشمەرگە لە دوو حیزبە ئەوە و حیزبەکانەوە قسە بەیەکەڵێن بەڵام پێشمەرگەکان لە سەنگەرە بەیەکەوە خوێن دەڕێژن یەکگرتوویەک ماوە لە بینی لە ناو ئەم کوردەیە ئەویش هێزی پێشمەرگەی کوردستانە هیوادارم بتوانین ئەمە بەرینە پێشەوە سیاسەکانش لەسەر ئەمە تێبگەن بچن لە بەغادا کۆچی لە مادەی 140 بکەن بچن لە بەغادا کۆچی لە کێشە هەڵواسراوەکان بکەن بچن لە بەغا خەریکی کاری ئەو هەموو میزانیە و هینەی کە بۆ پێشمەرگەدا تا ئێستا یەکسەند بە پێشمەرگە نادرێت لە بەغداوە بچن چارەسەری ئەمانە بکەن بەڵێ ئەوەی هاوپەیمانانەی کاتەوە بۆیە ئێمە تەقسیرەکە لە پیادەی سیاسی خۆمانە پیادەی سیاسی ئێمە وەکو پێویست تا ئەم لەحزەش شەڕی داعش بە هەند وەرناگرێت شەرم نییە گەر گلەی لە خۆمان لە دوای ئەوەی کە ئێمە دوای 16 ئۆکتۆبەرمان بەسەرا هاتووە ئەوە 4 ساڵە داعش لە مەخمود دەستەوە شوێنێ و کە قارەمان ئامارێکی داپێدانم ئامارەکەم نییە من لە بە ساڵی 2014 و 15 و 16 لە مەحورەکەی من ڕەنگە هەر ئەوەندە شەید دەدرابێ بەقەدەوەی کە ئەو ڕقەمەیسە ئەم بۆ 4 مانگ باسی کرد بۆیە من پێم وایە پەلە نەکا سەرکردایەتی سیاسی کورد نەچێتە بەغدا داوای چارەسەری بنبڕکردنی یەکجاری نەکا ئەوانەی کا قارەمان باسی کرد هەنگاوی ئەو مۆزوعەیە چارەسەری بنبڕکردنی کێشە هەڵواسراوەکان نەکا لەگەڵ بەغدایە و لە حکوومەتی داهاتووە پێی لەسەری دانەگیرێت دوای هەڵبژاردن تەمەنە مەرایانەش تۆزێک ئەوەی تایە هەڵبژاردنش و مەسەلە سیاسیەکە و بانگەشەی هەڵبژاردننیشی تێکەڵەکرێ لەگەرم مۆزوعانەیە ئەگەر بە ئەم وەفتی باڵاتر لە وەفتی وەزارەتی پێشمەرگە وەفتی هەرێمی کوردستان کە دەستە بەغدا دا نەنیشن لە دێوەخانی فلان و فلان قاوە بخۆنەوە چاویان لە تەحالوفاتی دوای انتخابات بێچیان دەبن بە ڕیسی عێراق و چێ دەبێ بە ڕیسی وزەرا و چێ دەبێ بە ئێمە کێشەی خاکمانەیە کێشەی هەڵواسراوی هێزی پێشمەرگەمان هەیە لەگە سوپای عێراقە بەپێی دەستوری عێراقی هێزی پێشمەرگەی کوردستان لە یەک منزومەنیە لەگە جێشی عێراقا ئەیکوا ئیمکانیەتەکەی هێزی پێشمەرگەی بڕۆسەیری جوندێکی عێراقی کەڵی پاشایاژێ ئەوانەی منیش لەگەڵ ئەوەشا هیچ نین پێ دوانە بێ هەر هێزی ئێمە لە جەبەکانە و ڕێبەکانە زۆر کەمە من ئمڕۆ لە منتیقەی شوان بوومە هێز ڕێبەکانی عێراق هەمی 4 جوندیتیانە
مناڵێک بە فویەک حوسکایان پێدوانی عێراق زیاتر ینی هێزیەوە بە حەشی شەبی و سەردانی ماڵی برادێکم کرد لە دووبزنی ئامرەکە لێوە بوو پێم وتمینە وتم حاڵتان چیە وتی ئەمە جێی شەوتی نەخێنە وەڵامە جێژ نیە ئەمەمانە ئەمە جێش نییە هەموویان واڵێن کەواتە ئێمە لەگەر ئەمانایین بۆیە پێویستیمان بەوە هەیە لەگەر هەمووکانێتی بۆ سوپای عێراقی سەرفەکرێ پێویستیمان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بچێتەوە نعمەتی ئەوانەوە بۆ بە شەیدکردنم دەدەی بۆ بە کوشتنم دەدەی لە برساش دەمرم ئەمە بەڕاستی کارێکی زۆر خراپە من تەییدی ئەو قساکەم کە قارەمان کردی حکوومەتی هەرێمی کوردستانە بێت دەعمی بودجەی زیاتری وەزارەتی پێشمەرگە بکە و 70 ئیمکانیاتێکی مەحدودیان لەبەر دەمایە بەڵام واجبە ئاساسیەکەشیان لەسەرە ئەوانش دەعم بکرێن بۆی لە ڕێی وەزارەتەوە تاوان هەموو خۆیان بودجەکان لە وەزارەتە بۆی ئێمە بتوانین بەڕاستی ئیتر ڕێ لە خوێن ڕشتنی پێشمەرگەکانمان بگرین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پشتیوانن بۆی کە هێزی پێشمەرگەی کوردستان بە زووی یەک بگرێتەوە بۆی کە ئەم کلێنانە دروست نەبێت پرسیارێکی جوانە ئێمە ڕا و بۆچوونی خۆمان بە وڵاتانی هاوپەیمان داوە بە هەموو لایەکمان ڕاگەیاندووە 100% پشتیوانی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانەکەین و ڕێخستنەوەی وەزارەتی پێشمەرگەکەین و 100% تەییدی ئەوەکەین کە بە پەلە قیاداتی منتیقە دروست کرێ ئەگەر قیاداتی منتیقە دروست کرێ پێویست ناکە من هێز لە باڵەکەەوە بێنم بجوولێنم لە گەرمیان شەی دەبێ هێزی خۆی هەیە قیادەی منتیقی خۆی هەیە ئەمانە هەندی کۆمەڵێکن مەسلەی قیادەی منتیقە زەرورە دوو قیادەی گەورە دروست بکرێ ئەوانەمان هەمووی بە سەراحەت بەڕێی خوب ئەمریکیەکانش گوتووە ئیتر چێدایەتە پێشۆ چێ نایەتە پێشۆ لە مۆزوعەیە والله حق بیڵێن ئێمە قسەکەکەین من بۆ خۆم مۆنەکەی من ڕایۆشکاریە ئیشمە قسەکردنەکەیە هیوادارم بەجۆم بکەن بۆ هیواین کاگۆ سارەسۆ کاگ لیوا قارەمانەی مەسلەی بۆ نمونەوە تا یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لێشەوە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان کە هەردووشیان خاوەنی هێزی 70 و کۆمەڵێک لیوای مشترەکیشان هەیە لەناو وەزارەتی پێشمەرگای هەمیشە ینی پێداگرن لەسەرەوەی کە دەبێ ئەم هێزەیەک بگرێتەوە تۆکمە بکرێەوە پڕچەک بکرێ بۆەوەی کە ئەوتا بەرپەرچی ئەم مەترسیانە باتەوە مەسلەی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بە چۆ گەیشتووە ینی هاوکاریەکانی هاوپەیمانان بۆ لیوا هاوبەشەکان چۆنە کە بۆ ئەوان وایە بۆ 70 وانابێ ئێوە بەرنامەتان چیە بەڕاستی بەڵام ئەگە بکرێ بە کورتی وەڵام بیت سپاس دەکەم بەنسبەت یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان یەکێکە لە بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان پێش ئەو بەرنمەیەش وەزارەتی پێشمەرگە خۆی بەرنامەی هەبووە لەگەڵ هاوپەیمانانە بۆ ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێمیش ئاماژە بە ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بچێتە ژێرچەتی وەزارەتی پێشمەرگەوە ئەو خاڵە ئیشی لەسەر کراوە ئێستا وەزارەتی پێشمەرگە طبعا عمليتەکە دوو عملیە یەکەم ڕێخستنەوە اینجا یەخستنەوە ئێمە دوو هێزی گەورەمان هەیە لە دەروی وەزارەتی پێشمەرگە پێوتری هێزەکانی 70 و هێزەکانی 80 وەکو وەزارەتی پێشمەرگە هەردوو ئاگاداری هەردوو هێزەکە کراوە بە نووسراوی ڕسمی بە تەوقیعی بەڕێز وەزیری پێشمەرگە دراوە بە هەردوو هێزەکە کە بیدایەت خۆیان ڕێک بخەنەوە هاوشێوەی وەزارەتی پێشمەرگە 70 بەڵێ خۆیان ڕێبخەنەوە هاوشێوەی هێزەکانی وەزارەتی پێشمەرگە چونکە دوو شێوازی جیاواز هەیە لە تشکیلاتە لە ئیشکردنا پێویستە خۆیان ڕێبخەنەوە مەرحەلە یەکەم پاشان عملی یەخستنەوە دەست پێ بکە ئەمە بە نووسراوی فەرمی ئاگاداری هەردوو هێزەکە کراوە و ئێستا ئەوان دەستیان کردووە بە بەڵام عملیەتەکە لێرەوە من ئەڵێم بەتیە سستە عملیەتەکە سستە ئەمە ناحەیەک ناحەیەکی تر وەکو کاگۆستا ڕسوڵ ئەمەژێ پێیا مۆزوعی دروستکردنی قیادەکانە پێویستە قیادەکان دروست بکرێ بۆی قیادە و سێتەرە بەهێزکەین میشە بەڕاستی لە وەزارەتی پێشمەرگەوە ناتوانێت قیادەی ئەو هەموو لیوایە بکرێ لە دوورەوە لیوایە گەوتا لە منتیقەی کفریە یا منتیقەی خانەخینە یا لە منتیقەیەکی زاخۆیە ئەمە قیادە و سێتەرە گرانە پێویستە قیادە و سێتەرە کۆنتڕۆل کرێ کە قیادە و سێتەرە پێویست ئەگەر پێویستی کۆنتڕۆڵیکەی پێویستە قیادا دروستکەی بۆیە هەرچەند لیوایەک ڕەبت بێ بۆ قیادیەوە ڕێگرەکە دروست نابێن ئێستا ئەوە بۆ بە پرۆژە ئێستا لە سەرۆکایەتی هەرێمە و پێم وایە دوای جەژن و هاوپەیمانان شاتوونەتە سەرخەت لەسەر ئەم مۆزوعە کە بە زووترین کات دەبێ ئەم قیادانە دروست بکرێ چونکە هاوپەیمانان لە سەرخەتن لەسەر ئێمە هاوپەیمانان لە دوو لاوە ئیشەکەن لەلایەکەوە لەگەڵ عێراقیەکانە خەریکن لەگەڵ بۆ نزیکردنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزی عێراقیەکان لەلای شتریشەوە خەریکن لەگەڵ بەڕێوەبەراتی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە بۆ ڕێخستنەوەی هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ژێرچەتری وەزارەتی پێشمەرگە ئەمە گرنگە خاڵی دووهەم جەنابەت ئاماژەت پێیا
مۆزۆی مەسلەی ئەو هاوکاریەکان هاوکارەکان بڵێ هاوکارەکانی هاوپەیمانان بەردەوامە تا ئەم دقەیە و ئاگاداریان کردوین بەڵام هاوکارەکان تەنها بۆ ئەو وەحداتانەیە بۆ ئەو لیوانەیە کە سەر بە وەزارەتی پێشمەرگەن هاوکاری بۆ هێزێک نییە کە لە دەروی وەزارەتی پێشمەرگە بێ هاوکارەکان بە مستەمەڕی بەردەوامە ماگانە هاوکارەکان نەگات ئێستا و بەرنمەیان هەیە بۆ تەچیزکردنی هێزی پێشمەرگە بە چەک بە تەقەمەنی بە پێداویستی لۆجستیک بەگشتی بەڵام پێ دوانێت نادادیەک دروستەکە لە نێوان لیوە هاوبەشەکان و هێزەکانی هەفتا و هەشتادا بەڵێ ڕاستە وایە بەڵام ئەمە بۆ ئەوەیە کەوا هێزەکانی هەفتا و هەشتا تەشجیع بکەن بۆیە بێنە ناو هێزی پێشمەرگەوە بێنە وەزارەتی پێشمەرگەوە هاوپەیمانان ئەڵێن ئەگاداری وەزارەتی پێشمەرگیان کردووە ئەگاداری هەفتا و هەشتاشیان کردووە وەرنەوە ناو وەزارەتی پێشمەرگەوە ئێمە وەکو وەزارەت وەکو هێزەکانی وەزارەتی پێشمەرگە ئێوەشتە چی زەگەین ئێستا بۆچوونەکان هەمووی لە یەکەوە نزیکن و هەم هاوپەیمانان بەڕێزان هەردوو هاوسەرۆکیان بینیوە و هەم بەڕێزان جەنابی کاک مەسعود و هەم سەرۆکی هەرێم و هەم سەرۆکی وەزیرانیان بینیوە و ئاماژیان بۆ داوە کە زۆر گرنگە ئەم هێزانە بە زووترین کات ڕێک بخرێنەوە لە جێرچەتری وەزارەتی پێشمەرگە و ئێستا هەموو هاتوونەتە سەرخەت ومێدەوارین لە دوای جەژن خاڵی جددی هەبێ و هەنگاوی جددی هەبێ بۆ ئەوەی کەوا ئەم عملێتی یەخستنەوە دەست پێ بکە ئەمێ دوقسی کە لیوا قارەمان بیستم بە تایبەت لەسەر خۆ ئامادەکردنەوە ڕێخستنەوەیشی زیاتری هێزی پێشمەرگی کوردستان بۆ بەرپەرشدانەوەی ئەم مەترسیانی کە ئێستا ڕوبەڕوویانە بێتەوە لە سنوورەکان بەتاکید سپاس دەکەم بەتاکید ئەگەر هێزی پێشمەرگی کوردستان بە باشی ڕێک بخرێتەوە و تەچیز و تەسلیح و پێداویستی لۆجستیکانی باشتر بێت بەتاکید توانای بەرەنگاربوونەوەی داعشی زیاتر ئەبێ و خاڵێکتر لە بیرمانە چیە دروستکردنی هەمەهەنگیەکە لە بینی ئێمە و عێراقدا ئەگەر هەمەهەنگیەکان بەم لاوازیە بمێنێتەوە لە ساڵحی داعشە و لە دژی هێزی پێشمەرگە و هێزی عێراقیەکانە ئەگەر هەمەنگی تونگ و تۆڵ بێ لە ساڵحی هێزی پێشمەرگە و هێزی عێراقیە و لە دژی داعشە دەستخۆشکاک وەسا ڕەسوڵک و هێزەکانی هەفتا بۆ ناچە ناو لیوە هاوبەشەکانەوە ئەوتانی هەم ئەمریکا قسەی لەگەڵ کردوون هەموو تا وەزارەتی پێشمەرگە ئەم لیوە هاوبەشانی پێگەناوە ومێ دو قسەی بەڕێز وەسا ڕەسوڵیش ئێمە لەگەڵ جنابی هاوسەرۆکانە لەگەڵ هاوپەیمانان دانیشتوینە ئەو پرۆژەی کە پێ بکات این باسەکە کا قارەمان ڕە و بۆچووی ئێمە لەو پرۆژەیە ئەمە هیچ ئەشکالێکمان نییە هیچ ڕێگرێکمان نییە هیچ ڕێگرێکمان نییە لەوەی کە ئەم لیوایانە بەم تریقی ئێستا کە ڕێکە خرێتەوە پێمان باشە بۆ نمونە لیواکە یەکەم جارڕێکە خرێتەوە دوایی چۆن یەکە خرێتەوە ڕەنگە لەسەر مستەوای قیادی باڵاتر یەک بخرێتەوە لەبەرەوە لیوایە سە بە کاملی بۆتە یەکێتی و لیوایە بە کاملی بۆتە پارتیانی لە چوونەتە ناو وەزارەتەوە لیوایە لە هەفتا چوونە کەواتە ئێمە لە یەکخستنەوەکە هاوهانجین ئیشی تیاکەین پەلەشەکەین ئەوەی لەسەر ئێمە نییە ئەوەی کە زۆر تاخیرێ بێ ڕەنگە لەسەر زۆرتر وەزارەت لە ڕووی تەکنیکیەوە بۆ نمونە تا ئێستا لیوای هەفتە و ئەوانە ڕێک نەخراوەتەوە وابزانم هەفتە و هەشتەوانە تا ئێستا نەگەوێتە دەرەجە بەڵێ لیوای حەڤە و لیوای 15 دوو لیوای تازە هاتووە لیوای تازە تا ئێستا نەگەوێتە ئەوەی کە ئەمریکایان دەرچوو ئەمریکایان دەرچوو بەڵام تەجیز نەکراوە تۆزێ بەتی ئەڕوا ئێمە نین یعنی ئەگەر ئەم دوو لیوای حازرکەن ئێمە دوو لیوای کەمان بەدەسەوە دوو لیوای ترمان بەدەسەوە ئەمە ئێمە شو هەشتاش هەر دوولامان بەدەست کێشەمان لەسەر ئەمەیان نییە بە هیچ شێوەیەک و ڕێگریش نابین بەڵام هەموو شتێک دەبێ بە پرۆژە بێ بۆ پرۆژێ بێ کە دراوە بۆ بێکە هەموو لایەک هەتا هاوپەیمانیانش ئێستا باش لە مۆزوع تێگەن لە مەفهومەکە مەسلەی قیادەکان کا قارەمانش باسی کشتێکی گرینگە لەم بەرەوە قیادە بکرێت لەو بەر ئەو قیادە بکرێت لە چۆ بۆ چۆ ئەرز لە ئەسکەریە مهمە هیچ ئەسکەرێک ناتوانێت بەبێ عەرزەکەی دیاری بێ بڵێ من حاکمیە منتیقەیەم ئەمە حقەتە من دەمەوێت قسەیەک لەسەر ئەوەش بکەم کە ئێستا چی بکرێت پێشەوەی ئەم شتانەی کە باسمان کرد هەمەهەنگی و جێیشی عێراق و منتیقە ئەوانە ئێستا ئێمە لە شتی ئانیا پێویستمان بە هێزەکانی خۆمانێت ڕێخستنەوەی جەبەکانی خۆمانەیە ئەم جەبانەی خۆمان نابێت زیاتر لەوە خەسارە بدەین باش نییە چکە بۆەوەی هەم ورەی خەڵک هەم ورەی هێزەکەمان قەت خەڵک با دڵنیا بێت لەوەی قەت داعش ناتوانێت نەگەڕ ڕێکی کوردی لە شاری کەرکووک بگرێت نە شارێکی کوردیش لە منتیقەی کوردستان نابگرێت داعش ناتوانێت ئەوە بکە لە ئێستاە ئامانجیشی نییە لە ئێستاە من خۆم پێم وابێ داعش لە ئێستاە ئامانجی زۆرتر خۆڕێخستنەوەیە بۆ ئامانجێکی تر ڕەنگەویش لە منتیقەیەکی وەسەتا بێ یاخۆت نزیک بێ لە عەربی سونەوە کە پاڵپشتیان دەکەن چکەن ناکرێ هێزێ بێتە شوێنێ و کەسی نەبێتن بۆیە لە ئێستاە ئەم خەتەرە نییە لەسەر منتیقە کوردیەکانی کەرکووک یا لەسەر منتیقە کوردیەکانی
نزیک بە خەتی تەماس ئەم خەتەرەنگە خۆڕستنەوەی کە جەناب بەڵێ ئێمە خۆمان ڕێکخینەوە هێزی احتیاط لە منتیقەکانەدا بنین و قیادە و سەیتەرە زیاتر بکەین وەگە و لۆجستیکانەی پێشترش باسم کرد ئەوانە بکەین ئێمە توانین لە مەرحەلێ تێپەڕی بۆ هیواین تێپەڕێ و سەرکەوتنی هێزی پێشمەرگی کوردستان و هەروەها هیوادارین لە پەلاماری داهاتوو ڕوونەداد و هیچ پێشمەرگەیشی ئەم گەلەمان کە دیفاعەکەن لە خاشی کوردستان بەدەستی دوژمنانمان شەید دەم. سوپاس بۆ ڕێک لە بەڕێزان کە لیوا قارەمان کەمال جێگیری سوپاس سالاری پێشمەرگە بۆ ئۆپراسیۆنەکەات سوپاس بۆ کاگۆسا ڕەسوڵ ڕاوێژکاری سەربازی هاوسەرۆکانی یەکێتی کە لە ستۆدیۆ لەگەڵمان سوپاسانەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەی شەوی پانۆراما تان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.